ئەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ستەم و بێعەداڵەتی هەڵاواردن و نایەکسانی ڕەنج و ئازار و نەحەسانەوە ئاهوو فرمێسک و چاوەڕوانی وەک دێوەزمە ساڵهای ساڵە بەرۆکی خەڵکی کوردستانی داگیرکراوی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی گرتووە بەڵام بەرهەڵسکاری و بەرخۆدان و شۆڕش و فیداکاری هیوا و ئومێد بۆ ڕزگاری لە هەموو ئەو نەهامەتیانە و هەموو ئەمانەش تێکەڵاو بە هوشیاری و زانستبوونی ئەم خەباتە دژبەستەمە ڕۆڵەگەلێکی لە داوێنی خۆیدا بارهێناوە کە دەیان و سەدان داستانی خۆڕاگری و قارەمانیان بۆ ئەو وڵاتە پێکهێناوە کە دەکرێت و دەبێت بۆ هەموو ئازادی خوازان و ڕێبوارانی ڕێگای بەختەوەری ئینسان ببێتە دەرس و هێما و لە ئەزمونەکانیان کەڵک وەربگرن. یەکێک لەو شۆڕشگێڕە قارەمانانەی کاروانی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا گیانبەختکرد و داریوش عەلیزادە خەڵکی شاری سنەی سووری سەربەرزە. داریوش عەلیزادە لە ساڵی 1368 هەتاوی لە شاری سنە لا گەڕەکی سپۆراوە لە بنەماڵەیەکی زەحمەتکێشدا لەدایک بووە. داریوش لە سەردەمی منداڵیدا کوڕێکی زۆر شیرین و زۆر دڵخۆش و لە هەمان کاتدا ئارام بوو. بە جۆرێک هەموو ئەندامانی خێزان و خزمەت دوورەکان داریوشیان زۆر خۆش دەویست. داریوش دوا منداڵ بوو لە نێو حەوت خوشک و براکەیدا. قۆناغی سەرەتایی لە قوتابخانەی حەیرەت سەجادی، ناوەندی لە قوتابخانەی نامداری، ئامادەیی لە قوتابخانەی ئوستاد ئەحمەدی تەواو کردووە کە پسپۆڕی دیزاینی بیناسازی بوو. داریوش کوڕێکی بەتوانە و بە دیسیپلین بوو لە خوێندنیدا. پەیوەندیەکی نزیکی لەگەڵ هەموو هاوپۆلەکانی هەبوو. لە هەمان کاتدا هەڵس و کەوتی لەگەڵ مامۆستاکانی و هاوپۆلەکانیدا زۆر باش بوو و ئەوانیش زۆر ڕێزیان لێدەگرت. سیفەتە باش و ناوازەکانی مرۆڤایەتی وای کرد هەموو مامۆستاکانیش وەک ئەو و هەموو هاوپۆلەکانی بیانەوێت هاوڕێتی بکەن. داریوش لە هەموو کۆبوونەوەیەکدا ئامادە دەبوو. سەرنجی هەمووانی ڕاکێشاوە بە نوکتەکانی تۆی خۆشی و هیوای لە دڵەکاندا دەچاند. داریوش کەسێکی ئازاد بیرمەند و ڕۆشنبیر بوو کە ئازادی و ڕزگاری مرۆڤەکانی ئەولەویەتی بوو. داریوش باوەڕی بە یەکسانی مرۆڤەکان بوو، پێیوا بوو نەتەوە، ئاین یان زمان ناتوانێت و نابێت ببێتە بناغەی جیاکاری یان دابڕانی مرۆڤەکان لە یەکتر. خەونی ئەو جیهانێک بوو دوور لە هەر جۆرە ستەم و جیاکاریەک، جا نەتەوەی بێت، ئاینی بێت، جەندەری بێت یان چینایەتی. داریوش باوەڕێکی قوڵی بە یەکسانی ژن و پیاو هەبوو. کۆمەڵگەی ئیسلامی و پیاو سالاری ئێرانی باش دەناسی و زۆر ماندوو بوو بۆ لە ناوبردنی ئەو زنجیرە کۆیلایەتیانەی کە هەموو کۆمەڵگا و بە تایبەتی ژنانی بە زنجیرە گرتبوو. هەر بۆیە دایکەکانی جێگەیەکی تایبەتیان لە دڵیدا هەبوو و هەمیشە لایەنگری خوشکەکانی بوو و لەگەڵ خوشکەکانی باسی یەکسانی جەندەری دەکرد. بە وریایی و هێمنی و هۆکاری لۆژیکی و سادە ئەم پرەنسیپە گرنگ و بنەڕەتیەی بۆ گەیشتن بە کۆمەڵگایەکی ئاوەدان و بەختەوەر شی کردەوە. داریوش دوو دایکی هەبوو. دایکی واقعی خۆی ناوی فاتمە مرتەزەوی
و دایکەکەی دیکەی ناوی قەدەم خەیر کەرەمیە. داریوش پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ دایکی هەبوو، بەڵام داریوش لەگەڵ دایک قەدەم خەیر دەژیا و پێی دەگوت ئایا لە سنە باو ئاساییە بە دایک بڵێن ئایا. یەکێک لە خەونەکانی داریوش ئەو بوو کە هاوسەرگیری بکات و خێزانێک دروست بکات. یەکێک لە خوشکەکانی داریوش پلانێکی دیاریکراوی پێدەدات کە چۆن هاوسەرگیری بکات و ژیانێک بنیات بنێت. بەڵام داریوش قبوڵی ناکات و دەڵێت دەزانی من لەگەڵ دایکم دەژیم، نامەوێت لەم تەمەنەدا دایکم واتە ئایا بە تەنیا بەجێبێت. هەرچەندە خوشکەکەی ڕێگەیەکی تری پێشنیار بۆ دەکات بۆ گەیشتن بە دایکیان، بەڵام ئەوەش قبول ناکات. 3 ساڵی ڕابردوو بە تەنیا لەگەڵ قەدەم خەیر دایکی دەژیا، هەموو بەرپرسیارەتی دایکی لە ئەستۆ گرت. پەیوەندێکی زۆر مهرەبان و خەمخۆری لەگەڵ ئایا هەبوو. داریوش هەموو بوون و بەختەوەری ژیانی دایکی. دوای خوێندنی ئامادەیی داریوش بۆ ماوەی 3 ساڵ لەگەڵ برا گەورەکەی لە شۆردنی ئۆتۆمۆبیلدا کاری کرد. ماوەیەک لە یەکێک لە بازاڕەکانی تاناکۆرا لە شاری سنە دوکانێکی هەبووە و بۆ ماوەی ساڵێک لە کوردستانی عێراق کاری نەخشەسازی کرد. وەرزشوان بوو و ژیانێکی تەندروست و بە سوودی هەبوو. زۆرانبازی و تۆپی پێی زۆر خۆش دەویست. سروشتی خۆش دەویست و ڕۆژانە بۆ ماوەی 1 کاتژمێر سەردانی گوڵ و ڕووەکی دەکرد. داریوش گەنجێکی ئازاد و سەرچاوی پاکی و ڕاستگویی بوو. گەنجێکی مۆدێرن بوو، خاوەن خەونی جوان بوو بۆ بنیاتنانی جیهانێکی جوان و یەکسان بۆ هەمووان. خۆشبەختی و خاکێکی بێدار و ژیان لە بۆشایی و ئارامی بۆ هەمووان دەویست. بەرەبەیانی 16 خەزەڵوەر داریوش بە دایکی دەڵێت کە دەمەوێت بچمە یانەکە. ماڵەکەی بەجێهێشت و هەرگیز نەگەڕایەوە. دایکی دایە قەدەم خەیر هێشتاش چاوەڕێی داریوشی کوڕی دەکات کە جارێکی تر دەرگاکە بکاتەوە و بە ڕوخسارێکی پان و زەردەخەنە جوانە ئاساییەکەیەوە بڵێت ئایا گیان منم داریوش. ڕۆژی شەممە 16 خەزەڵوەری ساڵی 1401 هەتاوی ئەو ڕۆژە بوو کە بانگەوازی ناڕزایەتی سەرتاسەری لە ئێران ڕاگەاندرا بوو وە خۆپیشاندانی بەرفراوان لە شارە جیاجیاکانی ئێران بەڕێوەچوو. هەمووان بە یەک ئاراستەدا هاتن و بۆ ئەوەی بچنە ناو شۆڕشی ژینە ئەمینی واتە شۆڕشی ژن ژیان ئازادی. ڕژیمی تاوانکاری ئیسلامی هەر لە هاتنە سەرکاریەوە بە شێوەیەکی سیستماتیک خەڵکی کوردستانی سەرکوت کرد و کوشتاری دەست پێ کرد. هەر لە سەرەتای ڕۆژەوە هەواڵی ناڕزایەتی و خۆپیشاندانی خەڵکی شاری سنە بڵاو بووە. دیارە ئەوان فەرمانیان بە هەموو هێزەکان کرد بوو کە ڕاستە و خۆ تەقەڵە خۆپیشاندران بکەن. کاتژمێر 11 داریوش لە ماڵەوە دەچێتە دەرێ بۆ ئەوەی کە ئەو کەلوپەلانەی دایکی پێیوت بوو بیکرێت. دوانیوەڕۆ سەعاتی 4 شتەکان دەکرێت و دەیباتە ماڵەوە. بەوتەی دایکی داریوش بە پۆشینی جلە ڕەشەکەی و لابردنی ماسکەکەی بە خێرایی لە ماڵەوە دەردەچێت. دایکی پێیوا بوو داریوش دەچێتە یانەکە، بێ ئاگا بوو لەوەی داریوش خەونی بە ئازادیەوە دەبینی و بەنیازە بەشداری ناڕزایەتیەکان بکات. کاتژمێر 12 نیوەڕۆ داریوش لەگەڵ کۆمەڵێک گەنجی ناڕازی لە کووچەی ڕۆخزات کە لە شەقامی سیروس لە شاری سنەوەستا بوون و ئەو جەماوەرە گەنجە ناڕازیە بەرەو گۆڕەپانی مادەر دەڕۆیشتن. هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە کاتی تەقەکردنەکەدا ڕاوەدونانی گەنجانیان دەکرد. داریوش لە کوچەکە دەوەستێت. هاوڕێکانی دەچنە ئەوێ و خۆیان لە تەقەی هێزە بەکرێگیراوەکان ڕزگار دەکەن، بەڵام داریوش دەرفەتی ئەوەی بۆ دەرناکەوێت لەوێ دوور بکەوێتەوە و خۆی لە نێوان دوو پۆستی چرای کارەبایی خۆی دەشارێتەوە. یەکێک لە هێزە بەکرێگیراوەکان بە فیشەک تەقە دەکات. هاوڕێکانی داریوش لە دیوەکەی ترەوە ئاماژە بە داریوش دەکەن و هاوار دەکەن کە بچێت بەرەو ئەوان. داریوش دوودڵ دەبێت تا بڕیاریدا بچێتە لای هاوڕێکانی. یەکێک لە بکوژە بەکرێگیراوەکانی کۆماری ئیسلامی تا ئەو کاتەی تێگەیشت کە داریوش بڕیاری داوە لەو شوێنە دەربچێت، هێزی پێشەوە دەترسێنێت و بە چاکی کڵاشینکۆف خۆی ئامادە دەکات تا داریوش بێتە دەرەوە و بیپێکێت.
بەکرێگیراوەکە تەقە لە داریوش دەکات و لە ڕانیدا داریوش بریندار دەبێت. داریوش هاوار دەکات و دەکەوێتە سەر ئەرس. خەڵک بەردەوامن لە دروشم و ستەمکاران بەردەوامن لە تەقەکردن. داریوش زۆر خوێنی لێدەهات چونکە فیشەکەکە بەڕانیدا تێپەڕ بوو و چوو بووە ناو ڕانەکەی دیکەیەوە ئێسکی قاچی لێدا بەش بوو. بە تەقە و هێرشی دڕندانەی ستەمکاران خەڵک ناچار دەبن لەوێ هەڵبێن و داریوشیش بە برینداری و تەنیا لەوێ دەمێنێتەوە. هاوڕێکانی لە دوورەوە سەیری دەکەن. کاتێک ستەمکارە بەکرێگیراوەکان دەڕۆن هاوڕێکانی داریوش دەچنە لای و لەسەر پشتیان هەڵی دەگرن بۆ شەقامێکی تر، بەڵام بکوژە سەرکوتگەرەکان جارێکی تر دەگەڕێنەوە هەمان شوێن و هاوڕێکانی بەناچاری جێی دێڵن و دووبارە دەڕۆن. داریوش دەکەوێتە سەرزەوی و بەهۆی بەربوونی خوێنی زۆر هیچ هێزێکی نەبوو. هێزەکانی ڕژیم داریوشی بریندار دەورە دەدەن. یەکێک لە بکوژە بەکرێگیراوەکانی ڕژیم بەسەر سەری داریوشدا دەڕوات، دوجار بە دڕندەیی دەست دەکات بە لێدانی لە ڕانی داریوش. هێزە سەرکوتگەرەکان پاسێکیان نرد و شەقامەکان داخست بۆ ئەوەی کەس نەچێت هاوکاری داریوشی مەزلوم کات. سەرکوتگەرانی ڕژیم نزیکەی 40 خولەک داریوشیان بە برینداری لە سەرسەری هێشتەوە بۆ ئەوەی هیچ خوێنێک لە جەستەیدا نەمێنێتەوە. هەموو دەوروبەری خانووەکانی ئەو کوچەیە گەمارۆدا بوو و تەنانەت ڕاستەوخۆ تەقیان لە چەند ماڵێک کرد بۆ ئەوەی کەس نەچێتە دەرەوە بۆ یارمەتیدانی داریوشی بریندار. هێزەکانی ڕژیم کە دەبینن بارودۆخی داریوش زۆر خراپە و تێدەگەن کە داریوش دوا هەناسەی دەکێشێ و هیچ شانسی ڕزگارکردنی نییە، وازی لە دەهێنن و دەڕۆن. هاوڕەکانی داریوش دیسان دەچنە لای و قۆڵی داریوشی بێگیان دەگرن و ئۆتۆمۆبیلێک دەدۆزنەوە تا داریوش ببەنە نەخۆشخانە. لەو ساتەدا داریوش تەنها توانی پێیان بڵێت مۆبایلەکەی پێبدەن و تەلەفۆن بۆ ئامۆزاکەی دەکات و پێی دەڵێت کە تەقەی لێکراوە یارمەتیم بدەن، من خەریکە دەمرم. بەداخەوە لەبەر ئەوەی هەموو شەقامەکانی شاری سنە پڕ بوون لە جەماوەری ناڕازی، ئامۆزاکەی لە کاتی خۆیدا نەیتوانی بگاتە داریوش و خەڵک توانیان ئۆتۆمۆبیلی یەکێک لە دانیشتوانی ئەو گەڕەکە بهێن و داریوش ببەنە نەخۆشخانەی تەوحید لە شاری سنە. ئامۆزای داریوش پەیوەندی بە برا گەورەکەی داریوشەوە دەکات و دەڵێت کە قسەی لەگەڵ داریوش کردو و داریوش دەڵێت کە بریندار بوو. لەو ساتەدا برای داریوش لە شەقامی شەشەمی بەهمەن بوو و لەسەر تەرمی بێگیانی یەحیا ڕەحیمی کە هێزەکانی ڕژیم تەنیا لەسەر تاوانی لێدانی بۆق لە پشتی ئۆتۆمۆبیلەکەیەوە تەقەیان لێکرد و گیانی ئازیزی لەدەستا بوو. لەگەڵ پێگەشتنی ئەم هەواڵە براکەی داریوش و خوشکەکانی بەپەلە چوونە نەخۆشخانە. بە درێژایی ڕێگاکە ئاواتیان دەخواست کە براکەیان تەنیا بریندار بوو بێت، بێ ئاگا لەوەی کە تەنانەت شانسی گوێگرتن لە دوا قسەی ئازیزەکەیان نییە. کاتێک دەچنە ژووری فریاکەوتن، پزیشکەکان هەوڵی زیندووکردنەوەی داریوش دەدەن، بەڵام جەستەی بێگیانەکەی داریوش تەنانەت دڵۆپێکی خوێنیش قبول ناکات و هەموو هەوڵەکان بێکەڵک دەبن و داریوشی ئازیز گیانی ئازیزی لەدەست دەدات و بەم جۆرە دەچێتە ناو کاروانی گیانبەختکردوانی شۆڕشی ژیناوە. بنەماڵی داریوش تەرمی بێگیانی داریوش هەڵدەگرن و وەلەو نەخۆشخانەیە دێنە دەرێ و دەڕۆن بەرەو گوندی قەڵاکۆن. کاتێک دەگەنە گوندی قەڵاکۆن ڕوبەڕووی جەماوەری خەڵکی گوندەکە و گوندەکانی دەوروبەر و دۆست و کەسوکاریان دەبنەوە، چونکە برای داریوش پێیوا بوو کە هێزەکانی ڕژیم دێنە گوندەکە و ڕووی لە خەڵکەکە کردووتی میوانێکم بۆ هێناون، ئێمە دەمانەوێت داریوش بە خاک بسپێرین. ئایا ئێوە دابوو نەریتی میوانداری پەیڕەو دەکەن؟ ئەگەر تەرمی داریوش بە خاک بسپێرین، ئێمە لەگەڵ ئێوەین و ناهێڵین کەس بچێتە ناو گوندەکەوە. کاتێک بنەماڵی گیانبەخت کرد و داریوش ویستویانە ڕێوڕسمی پرسەکە ئەنجام بدەن، لە زانیاریەکانی شاری سنەوە پەیوەندیان بە ماڵی باوکی و شۆڕای گوندەکە کردووە و ڕانگەیاندووە کە نابێت پرسەکە ئەنجام برێت و پێویستە تەرمەکە بگەڕێندرێتەوە. باوکی داریوش پێیان دەڵێت کوڕەکەمتان کوشتووە، هەر چۆنێک بوو ئێستا هەزاران کەس گەماڕۆی تەرمی کوڕەکەم دەدەن. ئەگەر دەتوانن وەرن تەرمی کوڕەکەم لە خەڵک وەربگرن.
تەلەفۆنەکان دەخست و دوای 10 خولەک جارێکی تر تەلەفۆنیان کرد و وتیان چاوەڕێی پزیشکی دادوەری بکەن لە بیجارەوە بێتە گوندەکەوە. بنەماڵەی داریوش دەبێت نزیکەی 2 کاتژمێر چاوەڕێ بکەن. نزیکەی کاتژمێر 9 شەو تیمێکی خەڵکی بیجار چوونە گوندەکە و پشکنینی تەرمی داریوشیان کرد و راپۆرتەکەیان نووسی. وەسفی راپۆرتی پشکێنەری پزیشکیەوە بوو کە بەر کەلوپەلی تیژ کەوتووە، هیچ باسێک لە لێدانی گولەی جەنگ نەکراوە. کوشتنی داریوش و پرۆسەی ناشتنی چەند ساتێکی زۆر بە ئازار بوو، پڕبوو لە تون و تیژی و تاریکی کە برینێکی چاک نەکراوەی لەسەر ڕۆحیان بەجێهێشت، نیشانەیەکە کە ناتوانرێت لا ببرێ، کە بەم شێوەیە گەنجەکانت دەکوژرێن و تەنانەت ڕێگەت پێنادەن بە خاکیشی بسپێری. ئەو بنەماڵەیە بە ئازار و خەمەوە تەرمی داریوشی مەزلومیان بە خاک سپارد. دوای 3 ڕۆژ ئەو بنەماڵەیە دەگەڕێنەوە ماڵی خۆیان لە شاری سنا بۆ ئەوەی لە شاری سنا مەراسمێک ساز بکەن، بەڵام لە هیچ مزگەوتێکدا ڕێگە بەو ڕێوەسمە نادەن و لە بەردەمیان هەڕەشە لە بنەماڵەکە دەکەن. هەر بۆیە لە ماڵی باوکی لە سنا پێشوازی لە میوانەکانی داریوشی گیانبەخت کردو دەکرێت. سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلان لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە، بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ، سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ. مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیتدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. ساڵێک زیاتر بەسەر گیانبەختکردنی داریوش ئەلیزادە تێپەڕ دەبێت. لەم ساڵەدا گەلێک ئاڵ و گۆڕ لە ساحەی سیاسی ئێران ڕوویانداوە. شۆڕشی ژینا و ئاسەواری ئەم شۆڕشە لە ناخی ئەم کۆمەڵگایە ڕێشەی داکوتاوە. ترس و نیگەرانی کۆماری جنایەتکاری ئیسلامی لە درێژەی ئەم ڕاپەڕینە بە تایبەت لە ساڵیادی گیانبەختکردوانی شۆڕشی ژیناوەدا دەرخەری ئەم ڕاستیان کە پێمان دەڵێ بێگومان ڕێگای داریوش و هەموو ئەو کەسانە کە بە دروشمی ژن ژیان ئازادی کەوتنەبەر تەقە و پەلاماری پارێزەرانی کۆنەپەرست ئیدامەی هەیە. هێزی ژن ژیان ئازادی خەریکە ڕێدەپەوێ تا بە تۆڵە سەندنی خوێنی بەناهەق ڕژاوی داریوش و ئەو سەدان تێکۆشەرەی ترە ئاڵای ئازادی و بەرابەری لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی بەرزکاتەوە. بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی گیانبەختکردو داریوش ئەلیزادە و هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی. وەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە، سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە. ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە. ژن و ژیان و
ژنا سنبول